پیکەرەکە بیدایەت فکرەکەی لە کتێبخانەی هەژاری مکوریانیەوە لە ڕێی ئەمان ساحیب و سەریاس عەلی و بەرزان حامید و کۆمەڵی هاوکە و هاوڕێ دۆستان و مامۆستا کامەرانەوە دوایی خرایە بەردەم کاگازا تۆفیق بەڕێز پارێزگاری هەڵەبجە ئیتر ئەویش کۆمەکێکی بۆ کرد و ماوەی 2 مانگ من کارم تیا کرد لە دوای 2 مانگەکە هەوڵم ماوە بەو تەکنیکەی ئیشەکانی مامۆستا فەخرەدین خۆی ئیش بکەم نەک بە ئەستاتیکا و تەکنیکی خۆم بەو شێوازەی ئەو توانیم پۆرتێتی خۆی لەو شێوازە بەردەدا بتاشم. پیکەرەکە بە مەوادی فایبەرگڵاس دروست کراوە نزیکەی 2 مانگی پێچوو لە دروستکردنیە لە 3 مەتر دەرەچێ بە بڕێکی بنکەکەیەوە زیاد لە 3 مەتر دەرەچێ وەڵام پارەکە دەگاتە ینی نازانم بێزەبێت چونکە مەسروفاتەکەی کۆمەکێکی بۆ کراوە هەر جاری لە شوێنێک و لە شتێکەوەڵە.